مێرانی بەڕێزیکەێنێن سڵاوتان لەبێم کاتتان باش مناودەر علی بە یارمەتیا و کارانم ڕۆژەفتان پێشکەشەکەم بۆم شەو لەگەڵ میوانەکانم لەسەر چەند پرسێکی سیاسی و ئیداری گرنگ پەیوەندیدار بە دۆخی عێراق لە تەوەری یەکەمماندا بە دیاریکراوی پرسی پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق و چۆنیەتی یەکلاییکردنەوەی پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق و پۆستی سەرۆک کۆمار وەکو ئەو دوو پۆستەی کە تا ئێستا ڕێکەوتنی کۆتایی لەسەر نەکراوە گرێکوێرەی دروست کردووە بۆ پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق و چارەنووسی ئەم حکوومەتەی بە نادیاری هێشتوتەوە لەسەر وردەکاری ئەم پرسە لە تەوەری یەکەمماندا گفتوگۆ دەکەین. دیارەکە تا ئێستایش بڕیاری نووری مالیکیەوەیە کە ناکشێتەوە بەردەوام دەبێت لە کاندید بوون بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق. چوارچێوەی هەماهەنگیش ئەگەرچی دابەش بوون بەڵام بە شێوەیەکی فەرمی تا ئێستا هیچ بڕیارێکیان لەبارەی ئەم پۆستە و لەبارەی کاندیدبوونی نووری مالیکیەوە نەداوە. ئەوەی کە گرێکوێرەی بۆ ئەم پۆستە دروست کرد ڤیتۆی ئەمریکا بوو یاخود تویتەکەی ترامپ بوو کە وتی نابێت نووری مالیکی بکەنەوە بە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق و ئەگەر نووری مالیکی ببێتەوە بە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق ئەوە ئێمە هاوکاریەکانمان بۆ عێراق دەوەستێنین. ئەمە نیشانەیەوە بوو کە سزای ئابووری و ڕەنگە سەربازی عێراقیش بدرێت ئەگەر عێراق گوێڕایەڵی فەرمان یاخود داواکاریەکانی ترامپ و ئەمریکانە بێت. تا ئێستا ئەم پرسە یەکلایی نەبووتەوە و لە تەوەری دووەمماندا لەسەر دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا کە ئەمڕۆ گەڕی سێمی دانوستانەکان ئەنجام درا و ئەگەری هەڵگیرسانی جەنگ لە نێوان ئەمریکا و ئێراندا گفتوگۆ دەکەین. دیارە جموجۆڵە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا زۆر توندە و بەشێک لە چاودێران پێیان وایە ئەمە ئامادەکاریەکی تەواوە بۆ هێرشکردنە سەر ئێران ئەگەر چی ڕای جیاوازیش هەیە و پێیان وایە کە ئەمە تەنها بۆ فشارخستنە سەر ئێرانە بۆی سازشی پێ بکات لە دانوستانەکانە ئەگینا شەڕ لە نێوان ئەمریکا و ئێران ڕوونادات. وردەکاریان پرسانە لەگەڵ میوانەکانم زۆر بەڕێزان ئەنوەر حسین بازگر نووسەر کە جەنابیان لە ستۆدیۆ لەگەڵ ما میوانن و هەروەها بەڕێز دکتۆر حەیدەر بەرزنجی چاودێری سیاسی جەنابیان لە بەغدادەوە لەگەڵ ما بەشدار دەبن گفتوگۆیان پرسانە دەکەین. سڵاو لە میوانە بەڕێزەکان بێ سپاس بۆ بەشداریتان لەسەر ئیجازەی کاک دکتۆر سەرەتا لە کاک ئەنوەرەوە دەست پێ دەکەم. کاک ئەنوەر سڵاو لێبێ. زۆر سپاس. چۆن دۆخی عێراق ئێستا دەخوێننەوە پرسی پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق چۆن یەکلایی دەبێتەوە؟ زۆر سپاس بۆ خۆت و بۆ دکتۆر. لە ڕاستیە ماوەیەکی زۆرە حکوومەتی عێراقی تەشکیلبوونی تەخیر بووە و پاژەوەی کە ئیتاری تەنسیقی لە ڕێگای کۆبوونەوەی خۆیانەوە بەڕێز نووری مالیکیان کاندید کرد وەکو کاندیدی خۆیان. دوجاریش بینیمان لەیان ئەمریکاوە ڤیتۆی لەسەر بوو و بەم دوایانەش هەم ئەمریکا بەڕسمی و ڕاگەاندۆم تۆم باراکیش لەم سەردانانەیە تەختی لەوە کردوتەوە کە ئەوان ڤیتۆیان هەیە لەسەر نووری مالیکی. لە ڕاستیە کێشەکانی نێوان ئیتاری تەنسیقی پێش ئەوەی کە نووری مالیکیش کاندیدکەن گرفتەکان هەر هەبوو مەسە هەر ئەو کاتانش تێڕوانینی مەسەلەن خەزعەلی و حەکیم و ئەوانە بە جۆرێک بوو کە مخالفی کاندیدکردنەوەی بوون. دیار بوو کە ئەوان پێشتر ئاگاداری ئەوە هەبوون یا با بڵێم تێڕوانی ئەوان دقیق بوو لە بەشێکیەوە بوو کە پیانوا بۆ ئەمریکا مخالفە بەشێکی پەیوەندیە بوو بۆ پەیوەندی کە لەگەڵ سودانی هەیان بوو لە حکوومەتەکەیە کە زۆر ڕعایەتی ئەو دوو هێزەوە هەندێک هێزی تری کرد بوو. بەهەرحاڵ ئێستا بە دوای ئەو کێشە ملانەیە و خێرانانەی نێوان تاران و ئەمریکا بەهۆی پرۆژەی بەهۆی چەکی ئەتۆمی ئێرانەوە و دانووسانان درێژانە و هێنانی هێزی ئەمریکا عێراقش کەوتۆتە ناو گێژاوە. کاک ئەودێر واقعەتێکی ئەوەیە کە لە هەموو حاڵەتەکانە عێراق وابەستەیە بەژێر سیاسەتەکانی ئەمریکا و ئێرانەوە. هەمیشە وتومە ئێران عێراق هەمیشە قوربانی ملوانەکانی نێوان تاران و واشنتۆن بۆ بە دوای ڕوخانی ڕژەمی بەعس لە 2003ەوە و ئێستاش ناتوانێت لەو هەیمنە و هەژمونی ئەو دوانە دەربازی بێ و بە تایبەتی تری هەژمونی کۆماری ئیسلامی ئێران. ئێستا قسەکەوەیە کە و هیچ کەسێکیش
بە نظری من ئەوەی کە کاندید نابێ بەبێ ئۆکەی ئێران و تێژ ناپەڕێ بەبێ ئۆکەی ئەمریکا ینی دیقەت دەبێت کاندیدێک بێت کە ئۆکەی هەردووکیانی لەسەر بێت بەڵێ وەکو ئەوی سوودانی پێشتر وەکو هەموو بەشێکی تر لەو کاندیدانی پێشووتر و وەتەنانەت بۆ کابینەکەش ێستا خودی باز لەوەکرێک ئەمریکا ڤیتۆی هەیە لەسەر تەنان وەزیرەکانیش کە نابێ ئەوانەکەواتە پۆستی سەرۆکوەزیرانی داهاتوی عێراق شلونێک لای دەکرێتەوە نووری مالیکی دەبێتەوە بە سەرۆکوەزیرانی داهاتوی عێراق پێم وانیەوە پێم وایە چانسی بەڕێز نووری مالیکی بە دوای ئەم ڕووداوانەوە مەسجانەی واشنگتن کۆتایی هاتووە ئێستا قسەکەوەی چێ کاندید بکەنەوە نەشان شادەتەوە خۆیانەوەی کە گوێمان لێ بووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا نوێنەری ئەم هێزە سیاسیانی کە لە ئیتاری تەنسیقین و مخالیفی ئەوە نەڵێن وردە وردە ئەو هێزانەی کە پشتیوانیان لە مالیکیش کردووە لە دەنگدانی پێشوو لە دانیشتە ئێستا پاشگەز بوونەوە بە تایبەتی ئەو هێزانش وستە کاگاو دێرکە مخالیفی ئێستای کاندیکردنەوەی مالیکین دیارە سۆدانیشیان هاتوۆتە پاڵ بە 46 کورسیەوە خەزعالیە بە 28 کورسیەوە بەدرە و حەکیمە و تەنانەت زەید شەبلی کەتیبەکانی ئیمامی عەلیەش ئەمانە لەناو ئەو 189 کورسیە ئەو 180 چەند کورسی چوارچێوەی هەماهەنگی چاوەڕێی چی دەکات مەسەرەن لە دوایین دانیشتنیاندا بڕیاریان لەسەر ئەم بابەتە نەدا چاوەڕێ ئەوەن کە خودی مالکی خۆی بە ڕغبەتی خۆی ئینسیحاب بکە و ئەڵتەرناتیڤێکی تر بدۆزنەوە و قسەش لەسەر ئەڵتەرناتیڤە شێبێ ئەو ئەڵتەرناتیڤە بێ یەکیان مەسەلەن ئەوەکو وتمان نابێ ئێرانیش مخالیف بێت چووکە کێشەی گەورەی بۆ دروستەکە وا بێ ئۆکەی ئەمریکاشی لەسەر بێ و لە هەمان کاتە ئیتاری تەنسیقیش یانەوێت کەسێک بدۆزنەوە کە مثلا بتوانێت ڕعایەتی هەمویان بکە و تابێت ئیمتیازیان بدەن لە ڕاستیە ئێستا باز وەکو ئەڵتەرناتیڤ باز لە سودانیە کرێ بەڵام لە پاڵەوە ناوی چەند کەسی ترە هێنرێ وەکو حەمید شەتری و لە ماوەی ڕابردوودا چەند میدیایەکی عەرەبی باسییان لەوە کردبوو کە هەندێک لە هێزە عێراقیەکان و ناوی دکتۆر بەرهەمیش هاتبوو لە ئەمریکا لۆبیەکەن بۆی کە حەمید شەتری ئەو پۆستە وەربگرێ بۆی ڕەنگە ئەو باسی چەند کەسی تریژەکەن بەڵام لە هەر حاڵدەکە گاودێ یعنی قسەکەوەیە بەڕاستی بەداخەوە بێ بڵام عێراق بە کاندیدکردنی مالکی یا سودانی یان حەمید شەتری یان کەسێکی تر لەو بارودۆخی تێکەوتووە نەجاتی نابێ پێکە ئەو پێکاتە ناهۆمۆژینەوە و کێشە ئاڵۆز و بەردەوامانە بەردەوام نەیتوانیوە عێراق ناتوانێت دەرباز بێ لەو کاریگەری و هەژمونانەی ئێران و واشنگتۆن و وڵاتانی منتەقەکە بۆی دەوڵەتێکە بەڕاستی بەردەوام تووشی قەیران و کێشا بێ زۆر باشە کاگەنوەر کاک دکتۆر تێگەشتنی جەنابتان چییە لەسەر ئەم پرسە پێتان وایە کە نووری مالیکی دەبێتەوە بە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق یاخود وکەوەی کە کاگەنوەر باسی کرد چەندسی نەماوە بڵێ زۆر سپاس سڵاوڕێزم هەیە بۆ جەنابەت بۆ کاکەنوەر بۆ بینەرانی کەناڵی کێنن بەڕاستی کاکە خۆ وەزعەکە هەروایە لە سیستمی دیموکراتی سیاسی بەبێری ئەبینیت کە چەند ڕایەک و بیرکردنەوەیەکی لە ناو کوتلە سیاسیەکانە یاخود لە ناو کۆمەڵی سیاسی جیاوازن بە کورد و بە سونە و بە عەرەب و بە هەنواعی نەوعی تایە طبعاً ئەم پرسەی سەرۆکوەزیرانە پەیوەندیدارە بە شیعەیە بە چوارچێوەی هەماهەنگی ئەم پرسەیە کە لە بیدایەتەوە لە دوای هەڵبژاردن زۆربەیان پێیان وابوو کە جەنابی سودانی بۆ دووبارەبوونی لە حکوومەتە ناکرێ و نابێ لەبەر هەندێک تێبینی و ملاحەزاتیان هەبوو لەسەری ئەوش چوو تەنەزولێکی کردبوو بۆ جەنابی مالیکی و ئەوش من خۆم لێم پرسیەوە وتم کورسی دەسەڵات خۆشە و جوانیشە و چێشی بەلەزەتە چۆن تۆ تەنەزولەکەیت ئەو باسی ئەوەی کردبوو کە قەناعەت نەبوو کە دووبارە ببێتەوە بە سەرۆکوەزیران و خۆشی قەناعەتی وایە کە ئەبێ کەسێک بێتە پێشەوە وەکو ئەوەیە کە تەجروبەیەکی هەبێ ئەزمونێکی هەیە ئێمە ناتوانین بچین تەجروبە بکەین بە کەسێک تەجروبەی نەبێت طبعاً هەموو کەسێک کە هاتە تۆ سەرۆکایەتی وەزارەتی هین سەرۆکوەزیران بوو خۆ تەجروبەی نەبوو خۆ
پێشتر ئەو تەجروبەی نەبوو، یعنی هەندێک مبرر دانرا بۆ پێشەوە بۆ ئەوە ئەم کەسانە کە مڕەشەحن چوارچێوەی هەماهەنگی کەسیان تەرشێ کرده بوو 6یان ماوەتەوە بۆ ئەوە شەشەکانی تر نەبن. کۆمەڵە اجتیهادات دانرا بوو لە بەردەمی ئەو مڕەشەحانەی کە یەکێکیانەڵای ئەوانە مۆزەفن، یەکێک نابێ سەرۆکی جیهازی ئەمنی ببێتە سەرۆک وەزیرانە، هەندێک یعنی هەندێک مەرج و شەڵتیان دانابوو. بەڵام هەندێک کوتلە سیاسی شێ لە ناو چوارچێوەی هەماهەنگی پێشەوە جەنابی مالکی تەرشێح ببێتەوە، ئەوانش تێبینیەکیان هەبووە. باشە پێش تویتەی ترامپ. کەواتە نووری مالکی و کۆڵێ کۆتایی پێهاتووە بە دوای بەدیلیدا دەگەڕێ ئێستا چوارچێوەی هەماهەنگی. دووشت هەیە، جەنابی مالکی ئەوێ چوارچێوەی هەماهەنگی خۆی شانەوەی تەرشێحەکەی خۆی بکە و بەعزێ لەلایەنە سیاسیەکانی چوارچێوەی هەماهەنگی ئەیانەوێت جەنابی مالکی خۆی بڵێ کاگە من ئەکشێمەوە نەک لە پێناوی ئەوەیە کە ترامپ تویتەیەکی کردبوو و ئەوش زۆر عیبە بۆ نیزامی سیاسی. بەم شێوازە قەت ئەمە نەبووە لە 2003 تا ئێستا ئەوە نەبووە کە ئەمریکا بەم شێوازە تەدەخولەکە و فەرزەکاتەوەڵە نابێ مالکی بیاخۆت هەر کەسێک بێ ببێ بە ڕئیس وزەرا و نابێ ئەو مشارەکە بکە و ئەو بشارەکە بکە. کەواتە ئێمە بۆچی عملی پرۆسەی دیموکراتیمانەیە و دەنگدان و ئازادی و ئەمانە. بەڕاستی هەندێک مووقیف لایەنی سیاسیەکانی کوردستانیەکانیشە وازح و ڕوون بووە، ئێمە خەبوڵی ناکەین بەم شێوازەیەوە تەدەخولی پرۆسەی سیاسیەکەی ئێمە بکەین. ئێمە مشکلەکەمان وەکو عێراق لە ناو ئەو نقطەیە کە پڕە لە مشکلەیە و لە شڕ و لە تەوەتورات و هینە. باشە کاک دکتۆر، چوارچێوەی هەماهەنگی نووری مالکی دەگۆڕێت یاخود نووری مالکی خۆی دەکشێتەوە؟ وڵا بێ لە جەنابی نووری مالکی بپرسید، بەڵام وەکو من بیناسم ئەمە خۆی ناکشێتەوە. ئەبێ ئیتاری تەنسیقی چوارچێوەی هەماهەنگی کۆبوونەوە بکە و بەیاننامەیەک دەرکا بڵێ ئێمە مڕەشەحەکەی خۆمان دەگۆڕین لەبەر ئەوە هەندێ لەلایەنە سیاسەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی تێبینیان هەیە وەزعی عێراقی عام فەزای نیشتیمانی خۆ بەسەوە نییە شیعە ڕازی کۆمەڵێ لایەنە سیاسەکانی شیعی ڕازی نین بە دووبارە بوونەوەی جەنابی مالکی فەزای نیشتیمانیش بە هەمان شێوە. ئێمە ئێستا بۆ نمونە لە کوتلە کوردستانیەکانە یەک کوتلەی کوردستانیمانەیە دامی جەنابی مالیکی ئەکە، ئەوش برادرانی پارتیە. بەڵام لایەنەکانی تر تا ئێستاش پشتیوانی دەکەن، تا ئێستەش پشتیوانی دەکەن دوای ئەوەی کە زانیان ئەمریکا دژێتی بەعەلەنی یعنی بەڕەسمی ئەوە کە لەگەڵ تۆمبارە کۆبۆتەوە جەنابی کاک مەسعود باسی ئەوەی کردبوو نابێت تەدەخول بکەن و ئەمە مەسەلەی چوارچێوەی هەماهەنگیە و بەڵام پێم وایە قەناعەتی پارتی دیموکراتی کوردستان تەدەخول نەکا و بچێتە تا ئاخر. خۆشی ئەزانەیە کە وڵی ئەم پرسەم بەلاوە گرنگە کاک مەسعود بە تۆمباراکی وتووە کە تەدەخول نەکەن لە دیاریکردنی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراقاوان پشتگیری مالکی دەکەن؟ وای وتو بۆ تەسریحەکەشی دیار بوو، وتی ناکرێ تەدەخول بەم شێوازە بێ و فعلەن ئێمەش قبوڵین زۆربەی ئێمە زانین مشکل خۆ ئەمریکا ناڵێ من نازانم هێزێکەیەنم بە شێوازێک نایڵم مالکی بێ سەرۆکوەزیرانە ئەڵێ تەعامل لەگەڵتان ناکەم. باشە زۆر باشتان لەسەر داینێم ئەوەیە. زۆر باشە کاک ئەنوەر، بۆچی ئەمریکا ڤیتۆی لەسەر مالکی هەیە؟ پەیوەندی بۆ هەیە کە هەندێک لە چاودێران پێیان وایە مالکی کاندیدی ئێرانە؟
لە ڕاستیەوە دقیقە خودی مالیکی ژەمە ناشارێتەوە هەموو دنیا ژەزانەیەکە خۆی لە ڕاستیە خودی حکوومەتەکە ناوەندی دەسەڵات لە عێراق هەمووی سەر بە ئێرانەوە جگە لە مەسەلەی مەسهەبیەکەی وەکو شیعە و سوننەکە تەیدی کۆماری ئیسلامی ئێرانەکە و ئەمریکیەکان پێیان وایە لە ڕووداوەکانی 2014 و 15 داعشا مالیکی ڕۆڵی خراپی هەبووە و لە چۆڵکردنی مووسڵ دوایەوە پێیان وایە بەشێکی زۆری داهات و ئیقتصاد و دراوی قورسی عێراقی بە تایبەتی دۆلار لە ڕێگای مالیکیەوە نێردراوە بۆ ئێران و ئەو گرێبەستانەی کراوە گرێبەستێک بوون بە قازانجی ئێران تەواو بووە و لەگەڵەوەش سیاسەتی سیارێ بکەم فەرموو دکتۆر. ئەرێ ئێستا عێراق دەرچوو سەر بە ئێرانە یان سەر بە ئەمریکا ئێمە سەر بە کامیاین بۆ کاگەنوەرە دیارە پرسیارەکە بەڵێ کاگەنوەرە ئێمە سەر بە ئێرانین و هەموو شتێکە بە ئێرانە بەڵات باشە ئەگەر وابێ بۆ ئەمریکا ئەڵێ نابێ نوری مالیکی ببێ سەرۆک وەزیران لەبەرەوەی دکتۆر ئێران بارودۆخەکەی ئەوە نەخراپە کە ناتوانێت دیفاع لە خودی کاندیدەکەشی بکە کە دایناوە مالیکیە و دوایەوە ئێران تەنها سو ئیسیفادەکە لە عێراق و داهاتەکانیە بە و ئەوەی کە هەژمونی شیعە بمێنێتەوە لە عێراقا و تەسفیەی سوننە بکەوە هەموو ناکۆچیانەی لەگەڵ کورد پەرە پێ بدە لەبەر ئەمەیە بۆیە بەڵام بە نەتیجە ئێستا دەرکەوتووە کە ئەمریکا ئەخیر قساکە و ئەخیر قسەی کردو لەوەی کە مالیکی چانسی نەماوە و ئەوەی ماوەتەوە ئیتاری تەنسیقیە بێ کەسی شکەکە قسەی کۆتایی ئێستا لە عێراق ئەمریکا دیکە لە ڕاستیە زەحمەتە بەبێ ئێران بەڵام لە مۆزوعی مەسەلەن خۆ ئوستاز کاتێککە پەرلەمان تەشکیل بووە خۆیەکێ لەوانە نوێنەری جێگری سەرۆکی پەرلەمان خەزعالیە خۆ لەناو گروپانەیەکە ڤیتۆ ئەمریکای لەسرە بەڵام چاوپۆشی لەوە کردو بەڵام قسەکەی لەسەر سەرەک وەزیرانە کە ڕۆڵ و هەیمەنە و کاریگەریشی گەورەی هەیە لە ناو حکومەتی زۆرە یعنی ئەمە تەحسیل حاصلە ئەنی پێم سەیرە جەنابی دکتۆرەڵێ ئێمە ئەمریکینیا عێراقی ئێرانین لە ڕاستیە عێراق هیچ سیادە و سەروەریەکی تایبەت بەخۆی نییە نەسوپا ئینتیمای هەیە بۆ دەوڵەت نەیەزە سیاسیەکان ئەتوانن منسەجی بوون دەوڵەتێکی موحەد دروستکەن هەموو ئەمانە ئازەکانیا لە ئێرانەوە یا لە ئەمریکا یا لە عەرەبستانی سەعودی یا لە تەحسیل حاصلە تۆ دیقەت بە لە ماوەی ڕابردوودا دوای هەژمون سەر لە نوێ سوننە حەلبوسی چی وت یەکەم کەس حەلبوسی ئازایانەوتی من قبوڵم نییە مالیکی بێتەوە بە سەرک وەزیران خۆ ئەمە بە تەنها جەراعەت و ئیمکاناتەکەی خودی حەلبوسی نییە بە 28 کورسیەوە ئەمە لە وڵاتانی سوننی عەرەبی و لە تورکیاوە دێ ئەم پشتیوانی دەعمە قسەکەوەی وەزات عێراق لە ماوەی ڕزگاربوونی لە دوای ڕژێمی بەعسەوە نەیتوانیوە سەربەخۆ بێ نەیتوانیوە سەربەخۆی خۆی پارێزە نەیتوانێت لەو بڕیارە سیاسیانەی ئەمریکا و ئێران و تورکیا و عەرەبستانی سەعودیوانە دەرچێت بەداخەوە ئەمە تەحسیل حاصلەکە ئێمە عێراق بینین بە فرۆشتنی مانگانەی 8 تا 9 میلیارد دلار نەوت لە ساڵانەیە بزانە چەنەکە عێراق ناتوانێت ئەم سەرۆت سامانە بۆ کوێ ڕوە ئەم سەرۆت و سامانە بەشێکی زۆری ئەم وڵاتانە بە ناحەقی بن و ئەم هێزانە ناتوانن بۆ بەدڵنیایی جەنابیشت بە کاندیدکردنی هەر سوودانیش بێتەوە کەسێکی تریش بێ ناتوانێت عێراق لەم نەهامەتیانەی ئێستای ڕزگارکە و ناتوانێت خۆی لەم کاریگەری و هەژمونی تاران و واشنگتۆنە دەرباسکە. زۆر باشە کاک دکتۆر یعنی مەبەستی پرسیارەکە چی بوو جەنابەت پێت وایە کە ئەم تێگەیشتنە هەڵەیە کە ئەمریکا بۆیە ڤیتۆی لەسەر مالێکی هەیە چونکە مالێکی کاندیدی ئێرانە؟ کاکە هیچ سەرۆک وەزیران کاندیدی هیچ وڵاتێک نییە ئەمە زوڵمێکە بەسەر خۆمان کە ئەڵێینەوە و بەسەر بڵێ واقعی سیاسی ئەوەیە بڵێن خۆ کەسێک نایەن دژمنی ئێران بێ بۆ کەسێک نایەت دژمنی ئەمریکا بێ چونکە ئێمە تەحالوفمانەیە لەگەڵ ئەمریکا و ئەمریکاش عێراقی ڕزگار کرد لە کاتی خۆی دوایی کردی بە احتیلال لە دەستی ڕیژێمی بەعسە ئەمریکا وجودی هەیە و ناتوانین لە وجودە تەواو بکەین ئەمریکا لە ئەڵمانیا هەیە ئەمریکا لە یابانە هەیە ئەمریکا لە خەلیجە هەیە بەس ئێمە نازانی چۆن تەعاملی لەگەڵاکەین ئێمە بێ پێناسەیەکی تازە نیوە لەگەڵ ئەمریکا تەعامل لەگەڵا بکەین مەسەلەی سیادە پێم بڵێرەوە لە مەفهومی سیادە و پێناسەی سیادە لە علومی سیاسی کە ئێمە ئەزانین ماوە لە ژیهان یا ترامپ بە ئارەزی خۆیەتی ئەچێ مادۆرە هەڵەگرێ ئەچێ لەولا شتێکەکە بە ئارەزی خۆیەتی کرد نابێسێنێت
ئیتر کەواتە ئێمە نابێ بڵێن ئەوەڵی عێراق سەر بە ئێران یا عێراق سەر بە ئەمریکا. سراعێک هەیە لەسەر ئەم هێزی سیاسیمان هەیە، ئەم هێزە سیاسیانە بە دەنگی خەڵک هاتوون، ئیتر چۆن هاتوون پارەیان هەیە، پارەیان هین کردبوو، بەڵام ئمڕۆ پرۆسەی سیاسیمان هەیە و ئاڵوگۆڕی سەرۆک وەزیران و کابینەی وەزاری و سەرۆک کۆمار و ئەمانەمان هەیە. تا ئێستا ئەمە باشە، بەڵێ کەم و کوڕی هەیە، فەساد هەیە، کۆمەڵە مەشاکلمان هەیە، بەڵام ناتوانانی بڵێ هەمووی عێراق بۆ ئێران وانە. من نزیکم و ئەزانم هەندێک لەلایەنی سیاسیەکانە کە یەک عەقیدەن و یەک مەزهەبن بە هیچ شێوازێ قبوڵی نییە ئێران تەدەخولکە یا خۆی قسە بکە. خۆم ئەزانم کە پێتەڵێم ئەمە معلوماتە، ئەڵێ بۆت نییە تەدەخولکە کاکە ئەمە مەسەلەی پرۆسەی سیاسی عێراقیە. ئێمە ئەو لایەنانی کە بە ئێرانیان وتووە بۆتان نییە تەدەخول لە پرسی پێگەێنانی حکوومەتی عێراق و پرسە ناوخۆیەکانی عێراقا بکەن، کام لایەنانن؟ کاگەنۆڵە کام لایەنانن کە ئەوەندە ئازان؟ واللهی خۆم ئەڵێن وەلایەنە سیاسەکانی شەڵێن ئەڵێن بۆی نییە ئێران تەدەخولی پرۆسەی سیاسی ئێمە بکە، ئەمە بەعلەنی شەڵێنەوە دووبارەی شێکەینەوە، بۆیان نییە و قبوڵیشی ناکەین. هەر هێزێکی دەروی بێ ئەمریکاش بێ بڵێ ئەوە فەرموو وەزعەکەمان چۆتە ئەو مەرحەلەیە، ئێرانیش ئەوەنە زەعیف نییە کە وەکو جەنابی کاگەنۆر بڵێ ئیسا مەژغوڵە و ناتوانانی وا بڵێ هێشکاتی خۆی ئەلای بێ بە ڕێز وزەرا جەنابەت لە پرسێکی دیموکراسیا بوو، ئەکسەرێتی دەنگەکانی هێنا بوو، بۆچی نایانێش بێ بە ڕێز وزەرا؟ لە جەنابی مالیکی برسیارم کردبوو بە ئێمە ئەگەر جەناب و کاگەنۆر لە ئەمریکیەکان بپرسە بڵێ ئێوە نەتان هێشتۆ ئەیان عەلابی بێ بە ڕئیس وزەرا، دەبەر ئەوە تەوازونی عێراق و تەرازوی عێراق تێکەچێت. هەر زۆربەی کەساکانی ئێستا ساڵح مطلق 2 ڕۆژ لەمەوە پێش وتی ئێمە لەلایەنی بەحسیەکانە و تەئید کراوین، لەلایەنی بەحسیەکانە و دەنگمان پێدراوە، لەلایەنی بەحسیەکانە تۆ قبوڵەکەی هێزێکی بەحسی دیبارە بێتەوە بێتە سەر حکوومەت. طبعا ئەمە خەلەلێکی تەوازونێکی دروست کراوە. ئەمریکیەکان ئەو کاتەش عەلاقەیان جیاواز بوو. باشە با کاتی کاک ئەنوەر بدەین وەڵام بداتەوە. کاک ئەنوەر بۆچی یعنی پێ دوایە ئەم وچە نەزەڕەی کە دیفاع لە سەروەری و لە سیادەی عێراق دەکاوە پێی وایە نابێ ئێران تەداخل لە زۆر وردەکاری عێراقدا بکە، نابێ ئەمریکا تەدەخل لە زۆر وردەکاری عێراقا بکەوتە کاک دووڕۆڵ ئێمە بە عالەمی ئاشکرا من و چەند هێزێکی سیاسی بێرانمان وتووە کە نابێت تەدەخل لەم پرسانەدا. ئەم وچە نەزەڕە بۆچی یعنی من ڕعایەتی کاک دکتۆرەکەم خۆی لە ناو حکوومەتە نزیکە لیانەوە ئەوە دروستە، بەڵام ئۆساس لە هەر کەسێکی عادیز بپرسی لە شەقامی عێراقی ئەزانێ کە ئەم حکوومەتە تابعی کۆماری ئیسلامی ئێرانە لە ڕووی ئیدۆلۆژی و فکری. والله وانە کاگەنوەر ئیجازە بە مانگی ڕەمەزانە ئەڵێم بە حەقی ئەم مانگە من ئەمە یەکەم جارە ئەڵێم والله وبالله وتالله ئەمە سێ حرفی قەسەم، ئەمە خەڵکی بەسیط و عادی چووکە ئێمە ئەڵێن ئێمە سەر بە ئێرانین، حکمە بە ئێرانی وتبوو، صادقون بە ئێرانی وتبوو، هەرچەند هێزێک هەیە بە ئێرانی وتبوو بەڵێ ئێوە دراوسین بەسەر چاوم ئێمە عەلاقاتی استراتیجیمان هەیە، بەڵام بە هیچ شێوازێ قبوڵی ناکەین ئێوە تەدەخل لە وردەکاری بکەن. باشە بە کاگەنوەر باشە دکتۆر ئەزانی منە دەگەم ینی ئەڵێ بە حەقی ئەم مانگی ڕەمەزانە ئەمە ڕاست نییە کە باشە بە حەقی ئەم مانگی ڕەمەزانەش ڕاستە، بە حەقی ئەم مانگی ڕەمەزانەش ڕاستە کە عێراق پاشکۆی ئێرانە. کاکە خۆ ئێستاس ئەمە ئەتوانم دوایی دەیان راپۆرتی نێودەوڵەتی بنێرم بۆ دکتۆر، ئەتوانم دەیان لێدوانی جیاجیاوان ئەمە تەحسیل حاصلە بەهەر حاڵ خۆشی کاکە خودی مالیکی ئەم قسەی من لە خۆی باشتر لە من باشتر ئەزانێ کە بە ئۆکەی ئێران دێ بە ئۆکەی ئێرانە ڕوا دۆلاری قورسی ناردۆتە دەرەوە بۆ لە ماوەی دەسەڵاتەکەی و سەرکوتی بەشێکی زۆر لە سونیەکانی کردووە و سەرکوتی و هەرچی نەعەدالەتی بۆ بەرامبەر کورد کردوێتی. ئەمە ئۆستاز هیچ ئەجێندای ئێرانی لە عێراق جێبەجێ مالیکی نەعەدالەتی کردو بەرامبەری دەگەڕێمەوە لای جەناب بێ قەید و شەر یەکێک لە هەرە فاکتە بەهێزەکانی ڤیتۆی ئەمریکا لەسەر مالیکی ئەوەیە کە بەرنامە و ئەجێندای کۆماری ئیسلامی ئێران جێبەجێکە و ئەمە ئوستاز عیبیش نییە بۆ دەوڵەتێک کە سیادە و سەروەری نییە کە زەعیفە کە ئینتیمای دەوڵەت نییە کە هێزە ناهۆمۆجینەکانیشی ئەو سوننە و کورد خەریکی ملشکاندنی یەکترن و بە ناچاری بەیەکەوە لکێنراون لەناو ئەم سیستەمە داپڵۆسێنەرەی لە ماوەی 100 ساڵی ڕابردووی کە حکمی سوننە و حکمی شیعە
باشە کورد بەچی ڕازی بووە لە ماوەی ڕابردوودا نە بە حکمی شیعە ڕازی بووە نە بە حکمی سنی و حقیقەتیشە واقعیەتەکەیەوەیە سنیەکان نە بە حکمی کورد ڕازین نە بە حکمی شیعەکان ڕازین ئەمە بە زۆر لکێنراوە بەیەکە ئوستاز لەبەرەوە تەحسیل حاصڵ هێزیش بەدەستیەوەیە ئەوەی دکتۆرە لێ ڕاستە ئوستاز ئەمە دیموکراسی نییە لە عێراقا ئەمە زۆرینەیەکە کەمی ناچەوسێنێتەوە دیموکراسی بێ ڕێز لە کەمینە بگرێ ئێستا زۆرینەی شیعە کەمینە چەند سەرکردەی سنیان پەرتەوازە ڕایان کرد بۆ تورکیا و عەرەبستانی سعودی چەند لەژێر هەیمەری چەند هزار سنیان کوش لەسەر ناوی عومەر و عەلی و عوسمان لە ماوەی حکمی ئەوانەیە بۆ چیەکەن بەرامبەر هەرێمی حکومەتی دیقەت بە ئوستاز حکومەتی عێراقی چیەکە بەرامبەر هەرێمی کوردستان هەموو ڕۆژگێ چەڵەیەکە لەسەر ئیمزایەک و ژنێکیان کردو ژنێکیان هێنا قوت کردوتەوە ئوستاز پەیوەندی بە ژنێکەوە نیە بە خانمێکی بەڕێز ئێستا ئەنجومەنی نورانی عێراق بەدەستونەوەی و ئەو هەموو ئەو یاسایانی کە تێتە پەڕێن دژی کوردە هەمووی ئەکسەریەتی ناو ئەم پەرلەمانە کێیە؟ ئەکسەریەتی ئەوە نیە دوێنێ لە سادەترین شتا ئۆستازیان ئەگەر هەر بڕیارێکی ناحەق بەرامبەر بە کورد بدرێ باشە ئەگەر شیعە تەییدینەکە تێپەڕێ ئەگەر شیعە ئۆکەی پێ نەدا تێپەڕێ ئۆستاز لە هەر شوێنێک پرۆژە یاسایەک دێ بڕیارێک دێ دژی کووردە شیعەکان دەتوانن لەگە سونیەکان ئاسانی بێکەون بۆ یەکسەکە ئوستازەوەیە بمانەوە نەمانەوێت کە بەداخەوە وایە حکوومەتی عێراقی سنترالی عێراق بەدەست ئەمریکیەکان و ئێرانیەکانەوەیە و ئێران لەم شەڕەیە لەگەڵ ئەمریکا براوەتر بووە فاکتی زۆرتر بەدەستەوە کاریگەری زۆرتری هەبووە زۆر باشە کاک دکتۆر بابەتی یعنی یەکێک لە داواکاریەکانی دواتر دەتوانانی باشە کاتە دەیە بەبەوەی وەڵامی کاگەن وەربدەیتەوە بەڵام من پرسیارێکی دیاریکراوە چۆن کاک دکتۆر با پرسیارەکەم کەم کاتە دەیە یەکێک لە داواکاریەکانی ئەمریکا ئەوەیە کە گروپە چەکدارەکان حەشتی شعبی و تەواوی گروپە چەکدارەکان چەک بکرێن و هەڵبوەشێننەوە یعنی ئێستا داواکاری ئەمریکا ئەمەیە ئەمە جێبەجێ دەکرێت سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق دەتوانێت ئەمە بکات؟ یەکەم شیعە سونەی نەکوشت بۆ لەسەر مەسەلەی ناو ئەمە بەڕاستی ئەمە دەعایەی ئەمریکیەکانە و کاتەکە ویستیان فتنەیەکی تائیفی دروستکەن بەعەکسەوە چەند هەزار شەهید دراوە لە منتەقە سونیەکانە ئەوش وڵاتی خۆیانە چووکە ئێمە خوێنمان تێکەڵ بووە سونە و شیعە و کورد و عەرەب لە پێناوی ئەم گروپە تیرۆریستانە کە تووشی عێراق بوون و ئێمە ئەزانین و تەفاسیلەکەش ئەزانین کێ ئەم گروپە تیرۆریستانەی هێناوەتە ناو عێراقا و کێ دامی ئەوەیان کردبوو وەچی هێزێکی سیاسی ئمڕۆ لە عێراق بمانەوێ نەمانەوێ ئێمە ئاوا تەقسیم کراوین ئاوا خەڵک کراوین خوا کوردی دانا عەرەبی دانا عەرەبی سونە و شیعەشی دانا مەسیحی و ئەزیدی و تورکمانی دانا وەزعەکەمانە ئەوەیە ئێمە بە ئارەزی خۆمان نەبووین ئاوا بوو نە کورد مەزلومە نە سونەش مەزلومە نە شیعەش مەزلومە ئەم مەسەلەی مەزلومیەت و کوردوایە و سونەوایە و شیعەوایە ئەمە ناکرێت کاکە تازە ئێوە دەوڵەتن هەموو هێزە سیاسەکانە باس لەوە مەکەن هەمووی ڕازیە و قەناعەتەکە و حکومەکە و قسەکانی خۆشی ئەڕوا موازنە ئەکرێ بە بێدەنگی کورد ئەگەر کورد معتەرز بێ موازنەتی ئەپڕێ موازنە ئەڕوا بەبێ سونە هیچ ئەڕوا قانونێک ڕۆژە یاسایە کە بەبێ سونە و کورد شتیوانیە ئێمە ئەبێ حقیقەت بە خەڵکەکە بڵێ سەرۆکی ئەرکانیان لا بردووە لە کوردیان ساندۆتەوە دایانە بەشی عەبرسیان بە کورد وڵاڵەیان لە ناحیەوە کردەوە بۆ قەزا بۆی لەسەر خانەقین لای بن پرسیان بە ئەگەر لێم ببوورە کورد ئەوەنە ضعیف نییە کورد ئەوەنە بێکەس نییە کورد هێزێکی بەقووەتە هێزێکی سیاسیە ئەتوانی دفاع لە خۆی بکە لە مافی کوردش بکە ئەتوانی بەرامبەری جیهان هەموو شتێکەکە لۆپی هەیە علاقاتی هەیە پارەی هەیە دەوڵەتی هەیە مەبەسم دەوڵەت یعنی عێراقیشەوە کوردستانیشی هەیە و ئیدارەدانی کوردستان کورد ئیدارەیەەکە ئێتر باس مەزلومیەت و نازانم چی ئەمە بڵێ شەڕی سندنی ماف هەیە ئەمە جیاوازە ئەبێ پێناسەی شتەکان بکەین باش ئەمە جیاوازە کورد شەڕەکە لە پێناوی مافی خۆی
وأما حقي خويتي أما صراعك كي أشواني أما سباتي خويك أما ديمقراطية باشا كاك دكتور أقل بيت سر والله من مسألة حشد بلا حشد هزكي أمنية بظروف دولت حشدي بو تشيا لسر فورمي بس هيك دروس كراوه من تيناقم دولت سباي هزي اسايشي هزي بوليسي حشدي بو تشيا حشد هزي كي ميليشيا أزاني شون أقر تو أما تبيني شخصي خوته أما رؤية خوته أما جوازه رؤية تو خوما أي شيء بله باش رؤية جنابت وتبيني خوت اتر آية لروي نتوي قصاكي لروي سياسي قصاكي لروي مذهبي قصاكي هيش لمعادلة كنا قوري والرؤية تو إداري دولة بالرؤية جنابت نار وبريوه باشا كاك دكتور يعني والله ما كتشيه بدياري كراوي كاك انور دولة حشدي شعبي هيزي كينا نظامية لدروي دولة باشا رأي جنابت والله كاكا ام قسانه دصا الله مو بيش جوابي ام نوع قسانه ما نكذبو دوباره نابيتوا بو لبرو ام حاجده هيزي كي كردي تاعي سني تاعي شيعي تاعي لظروف هيك دروس كراوه بقراري مرجعيه دروس كراوه بوضع كردي تاعي كاك دكتور حشد كردي تاعي كردي تاعي والله كردي مرتزقي تاعي كاكا أخذت بري حكومتا ام هيزانا يكيتي بارتي غوران كومال يقرتو كسي ام حشدان قبوله تابلي كردي تاعي شلون اخذ كاكا قبوله بارتي دكتور قبوله سيادي دولة على نار وبري وكو جناب ديالي صد كسي تاعي بلا كردي تاعي شو اللي اصلا حشد هزي بيجمرقا احترافي بيناك كاكا شلون يعني جيل من بقرا بله فرمو باقسەکانی تەواو باقسەکانی من تەواو یەکەم حەشد هێزێکی ئەمنی عەسکەری احترامی لێ ئەگیرێ و لە شەهیدەکانە و لە تەسحیەکانە وەکو چۆن هێزی پێشمەرگە کە تەسحیەیاوە و بەرامبەری زوڵم مستعیشی شوەستاوە و دیفاع لە ملەتیکەی خۆی بکات بۆت نییە کەمکردنەوەی لە خەڵکێکی تەسحییان ناوە خوێنیان ناوە عیبە ئەم وەسفانە بکەی بە کۆمەڵێ هاوڵاتی لەگەڵ تۆیە دیفاع لە وڵاتەکەی خۆیانیان کردبوو دیفاع لە ئێرانیان نەکردووە کاکانوە و دیفاع لە هیچ شتێکیان نەکردبوو خوێنیان ناوە لەسەر زەوی خۆیانە لە دیفاع لە دژی ئەم گروپە تیرۆریستانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان کاتی خۆی دیفاع لە خاکی خۆی کردبوو بەرامبەری ئەم تیرۆریستانە پارتیش بە هەمان شێوە هێزە پێشمەرگەکانی تریش بە هەمان شێوە کەواتە بۆچی ئەمریکا داوای چەککردن و هەڵوەشانەوەیان دەکات ئەمریکا کاکە خۆ ئەمە بە قسەی ئەمریکا ناکەین هەرچی ئەمریکا بڵێ بەسەر چاوم من تێناگەم دکتۆر وەکو بەناوی حکومەتی عێراقەوە قساکە باشە ئێمە لەگەڵماناوەکو بە قسەی ئەمریکا ناکەین باشە کاک دکتۆر وەکو کێ بە قسەی ئەمریکا ناکەین ئێمە هاوڵاتی عێراقین قبوڵی ناکەن لە سیاسیەکانی بە قسەی ئەمریکا بکە هەرچی ئەمریکا بڵێ جێبەجێ بکەین هێزی حەشد هێزێکی عێراقی هێزێکی نیشتیمانی لە ظروفێکی ناشێوا و دروست بوو و ئێستاش بوو بە موسسەیەکی ئەمنی لەگەڵ دکتۆر یعنی کاک ئەنوەر پێی وایە کە حەشدی شعبی لە دەرەوەی دەوڵەتە و هێزێکی نانیزامیە جەنابیشت بە پێچەوانەوە باشە من یەک پرسیار دەکەم حەشدی شعبی عێراق ئاڕاستەی دەکا حکوومەتی عێراق ئاڕاستەی دەکا ئەو فەرمانی پێ دەکا ئەی طبعاً ئەی کێ فەرمانی پێکە قائیدی عامی قواتی مسلحە فەرمانی پێەکە باشە ئەگەر وا بڵ ئەزانی چۆن ئێمە گەر بەو قسانە بڕۆین ئەو شوبهەیەکی هەیە و ناڕازیە و منیش بە شێوازێکی تر دەرەچم کە دیفاعەکەم و منیش شانازی پێوەکەم کە دیفاع لە هێزە ئەمنیەکانی عێراق بە پێشمەرگە و بە وەزارەتی دیفاع و بە هەموو شتێکە من ئەو حەقدەم نییە حەشدی شعبی لە ژێر دەسەڵاتی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی بەرگری عێراقدا برا عزیزەکەم ئێوە ئەگەر قانونی حەشد نازانن وەتڵاعتان نییە من تیکاتان لێ ئەەکەم بچم قانونی حەشد بخوێنەرەوە باشە ئەمە پەرلەمانی عێراق دەنگی پێیاوە بە کورد و بە سونە و بە شیعە و بە هەمویان
باشە کەواتە کەواتە بڕۆ لە هەولێر لە حکوومەتی هەرێم باسی حکوومەتی هەرێم کەم باشە ئاخر ئەبێ کات بدەم بە میوانەکەی تریشم کاک دکتۆر ببوورە سیارەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان بە جەنابی سەرۆک حکوومەتی هەرێم بە جەنابی سەرۆکی هەرێم برسیاریان لێ بکە بە جەنابی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هێزەکانی سیاسی بڵێ پێناسەی حەشت چییە لای تۆ زۆر باشە زۆر باشە کاگەنۆر بۆچی پێ وایە حەشتی شعبی میلیشیای لە کاتێکا هێزێکە یاسای بۆ دەرکراوە لە ئەنجومەنی نوێرانی عێراق وە کورد لە دەرچواندنی یاساکەیە بەشدار بووە وە کورد لە ناو هێزەکەیە بەشدارە یعنی تەواوی پێگاتەکانی عێراق لە ناو ئەو هێزەیە بەشدارن و لە زروفێکی شا دروست بووە بۆ دیفاعکردن لە خاکی عێراق. کاکە دەوڵەت ئێستاز دەوڵەت خۆی سوپای هەیە دەوڵەت ئاسایشی هەیە دەوڵەت پۆلیسی هەیە یعنی چی پێویستی بە هێزێکە لە دەرەوەی ئەخرە و سوپا و ئاسایشە سقوتی کرد لە سەر جا بۆچی سقوت دەکا لەبەر یەکێ لە ئامانجەکانی خودی بە ڕێزمالیکیەوە بوو کە ئەو سوپانی زامیە سقوت کا بۆی ئام حەشتی شعبیە دروست بێ تاکتیک بوو بۆچی ئەو موچەک و چۆڵی بەجێهێش لە مووسڵ بۆچی مووسڵاوە کەوتە بەر ئیبادە و قەتڵ و عامی یەزیدیەکان و خەڵکرا خودی مالیکی بەرپرسە ئەگەر ئەسڵەن دادگایەک هەبێ بەڕێز مالیکی جواب باتەوە لە بەرامبەر ئەو چۆڵکردنی مووسڵ و بێجێشتنی ئەو چەک و چۆڵ و دوایە لە بریەوەی بەڕێز مالیکی ببێ بە سەرۆک وەزیرانی داهاتوو دەبێت دادگای بکرێ ئەوە یەک بڵێ دووهام مستاس ئەوە جەنابەت پرسیارت کرد بۆچی ئێستا خودی ئەمریکا ئەوروپا وڵاتانی منتەقەکەش مخالفی ئەوە نەبێ حەشتی شعبی هەڵوەشێتەوە بۆچی چووکە یەکەم ئەوەی کەوتم ئەوە وەلا خۆیان ناشادوێتەوە بۆ معلوماتی جەنابەت ئەلەم هەڵبژارنانەی ڕابردوو نزیکەی 80 کورسی هێزە وەلایەکان هێناویانە لە کاتێکە کە ئەمریکا ڤیتۆی لەسەریانە بەهێزترینیان حرەکەی سادقونی خەزعەلیە بە تەنها 28 کورسیەنەوە سپرایز هەڵبژارنەکانەوە لە 5 بۆ 11 بۆ 15 کورسی بۆ بە سپرایز هەڵبژارنەکان بەهێزترین حرەکەی مقاومەتی دژی ئەمریکیەکان وەجگە لە کەتیبەکانی ئەمە لە ناو پرۆسی هەڵبژاردنە خەڵکی عێراق دەنگی پێداون ئەمریکا دەتوانێت ئەم هێزانە کە 80 کورسیان لە ناو پەرلەماندا هەیە هەڵبوەشێنێتەوە نادیدەیان بۆی سەختە بۆی ئوستاز بۆی سەختە بۆیە واشنتۆن لەگەڵ تەل ئەڤیڤ هەوڵیان داوە هیلاریشی تێک بشکێنن یەکێ لە ئامانجەکانی وێ بۆیە لە لوبنانەوە دەستیان پێکرد هاتنە سووریا و ئێستا ئەو تا گەمارەی کۆماری ئیسلامی ئێرانیان داوە بەبێ بمەرجەکانی ئەوان ڕازی بێ یان شەڕ دوای ئەمە دێتە سەر عێراق و یەمەن قسەکە لەسەرەوەیە کە ئەمریکاش بەڕاستی گیرۆدە بووە ئەمریکا 5,000 سەربازی کوژراوە لە عێراقا بۆچی لە بەرامبەر چییە ئەمە ئەستاد ئەمانە قسەکەم ئەوەیە ئێمە ناکرێ من حەزەکەم ئەم هێزانە هەموو ئەم هێزانی کە هەیە لە ژێر چەتری حکوومەتی عێراقیە کۆ بکرێنەوە بەڵام کاکتۆرە لە حکوومەتی ئوستاز گیان باوەڕ بکە هیچ گرروپێکی حەشتی شعبی نە بە قسەی مالیکیەکە نە بە قسەی سودانیەکە نە بە قسەی هیچ ڕێز و زەرایەک ناکە ئەمانە بخۆیان کۆمەڵی گروپن هەر کەسیان بەزەن کوشتنی ئەوە مخەڵکە لە شەقامەکان و دژایەتی ئەمریکا کاتیبەکانی مخالفی ئەمریکان ئێستاوەنیە کاک ئاودێر من با لە جەناب پرسم باشە کەتیبەکانی سەید شۆدا کەتیبەکانی ئیمام عەلی چێوکی ئەمانە کە مخالفی سیاسەتی ئەمریکان ئەمە ڕێی وەزیری بەرگریە ئەمە ڕێی ڕێز وزەرایە ئەمە ڕێی پەرلەمانە کاک دکتۆر جواب بدات کاک دکتۆر سەرنج لە قسەکانی کاگەنوەر چییە دەڵێ یعنی هیچ بە قسەی هیچ سەرۆک وەزیرانێکیان نەکردو و نایشیکەن کاگەنوەر دوو جیان ناکاتۆ لێ حەشت جیاوازە فەسائلی جیاوازە منی شێخێک لەوانە کە ئێمە ئیمانمە بە دەوڵەت هەیە ئیمانمان بەوەیە کە ئەبێ قانون و سەروەر بێ ئەبێ دەوڵەت سەروەر بێ حەشت میلیشیانیە بە قوربان حەشت هێزێکی ئەمنی بە اعترافی مؤسسەی تەشریعی و بە مؤسسەی دەوڵەت جێبەجێکردنی ئەوامری قایدی عامی دەوڵەت لە سۆماڵ لە ئەفغانستان ئەخردەی ئەو دەڵێ ئەو هێزە لە ناو ڕاستی دەکات یاسای بۆ دەرکراوە بۆ دیفاعکردن لە خاکی عێراق یاسای بۆ دروستکراوە باشە کاتی بەرنامەکە بەرەو کۆتاییەوە دەمەوێت لەسەر پرسی سەرۆک کۆمار بەڕاستی گفتوگۆ بکەم و پرسیار بکەم کاک دکتۆر حەیدەر پرسی سەرۆک کۆمار چۆن یەکلایی دەکرێتەوە زانیاریەکان لای تۆ چین یەکێتی و پارتی ڕێدەکەون لەسەر ئەم پرسە تا ئەم لەحظە یەکێتی و پارتی ڕێ نەکەوتون و پێم وایە ئەچنە ناو هۆڵی پەرلەمانەوە بە دوو ڕەشە کە بەڕێز بڵێن
یەکێتی مرەشەحێکی هەیە و پارتیش مرەشەحی هەیە کە کاک نەزان مرەشەحی یەکێتی و دکتۆر فواد حسین کە وەزیری دەروی عێراق ئەوش مرەشەحە ئەچنە ناو هۆڵی پەرلەمانەوە ئەوەی بتوانێت هێز کۆ بکاتەوە و دەنگ کۆ بکاتەوە ئەبێ بەسەر و کۆمان کامیان دەیبەنەوە کاک دکتۆر؟ والله بەبێ تەحالوفات بەبێ وعد بەبێ تەوازن بەبێ تەوافق زۆربەی شیعەکان پێیان وایە ئەبێ تەوافق و تەوازن و دروست ببێتەوە لە عێراق پێیان وایە ناکرێ هەموو سەرۆکایەتەکان سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم و ئەمانە لە یەک حزب بێ ئێکێتی شەڵێ من هیچ پۆستێکم نییە لە ناو حکوومەتی عێراقی ئەمە ئەکرێتە سەر لانە کوردستانیەکانە ئیسا مەجلیسێک خەریکی مەجلیسێک تەشکیلەکرێ هیوادارم من وەکو تاکە کەسێکی کوردم هیوادارم کورد بە یەکدەنگی بێنە ناو هۆڵی پەرلەمانەوە بەیەک مرەشەح بێنە ناو هۆڵی پەرلەمان زۆر باشە کاک دکتۆر بۆ کوردستانیەکانە باشە کاک دکتۆر لەسەر پرسی سەرۆک وەزیرانی ژەم پرسیارە بە گرنگ دەزانم جەنابتان لە ڕووداوەکانەوە نزیکترن زۆر ناوی حەمید شەتری دێت کە کاندیدێکی بەهێز بێ بۆی بێ بە سەرۆک وەزیرانی داهاتووی ڕاست چوارچێوەی هەماهەنگی حەمید شەتری کاندید دەکات دامیەکەن زۆربەی لایەنە سیاسیەکانە دامیەکەن جەنابی کاک حەمید شەتری پیاوێکی بەڕاستی پیاوی دەوڵەتە بۆ قووەت و هێزێکی هەیە ئەتوانی ینی مەبەسم پلان و پرۆژە و هەموو شتێکی هەیە و علاقاتیشی باشی هەیە لەگەڵ محیطی ئیقلیمی و دووەلی و ئەتوانی ئەم مەرحەلەی عێراقا و مەرحەلەی منتەقەکە طبعا لەسەر ئاگر ئەڕوا ئەبێ کەسێک بێت ئیدارەدانی شؤونی دەوڵەت بە شێوازێکی نەرم بە شێوازێکی دیبلوماسی کەسێکمان ناوێت مەشاکلێک بۆ منتەقەکە دروستکە و هەموو شتێک هەموو جارێک بەرابردووە کە باسەکەینەوە کە پێشتر ساکاکەنوەر باسی ئەوەی کردبوو لە سەردەمی جەنابی مالیکی حکوومەتی یەکەم و دووهام وەزعێکی ناشیاو بوو ئێمە ناتوانین بڵێ وەزعەکەیشی ئمڕۆ جیاوازە پێویستمان بە دروستکردنی علاقاتێکی فراوان ئێمە دوژمنی هیچ وڵاتێک نین باش من ئەڵێن دکتۆر کاک حەمید شەتری توانای ئەوەی هەیە و ئەگەر ئەوش نەبوو قسەک هەیە و باس هەیە کە دووبارە جەنابی سوودانی سقەی لایەنە سیاسەکانیش وەرەگرێت و وڵایەتی دووهەم وەرەگرێت زۆر باشە کاک ئەنوەر سەبارەت بۆ پرسە دەمەوەی ئەم چەند دقەی بەرنامەکە کەماوە لەسەر ئەم پرسە گفتوگۆ بکەین ئێران و ئەمریکا هەم هەڕەشە لە یەک دەکەن هەم جوڵەی سەربازی چڕوپڕ و ئامادەکاری سەربازی ئەمریکا هەیە بۆ لێدان لە ئێران هەمیش ئەمڕۆ گەڕی سێمی دانوستانەکان بەڕێوە چووە ڕێدەکەون یاخود ئەمریکا هێرش دەکاتە سەر ئێران لە ڕاستیا بڵێم ئەوە کارێکی زەحمەت بووە ینی تێگەشتن لە ڕووداوانە کارێکی زەحمەت بووەوەنە درێژەی کێشە بەڵام بە پێی منطق نابێ بە پێی منطق ئەم شەڕە نابێ ڕوودا چکە پارسەنگی هێزەکان زۆر نابەرابەرە لە نێوان تاران و واشنگتۆن بۆیە پێم سەیرە ئەگەر ئەمریکا ببوورەگە تاران سازش نەکا بۆ ڕێکەوتن و داواکانی ئەمریکا جێبەجێ نەکە هەرچەندە کاتی خۆشی خامنەی وتی ئێمە ئەگەر ڕێژ بکەوین گفتوگۆش بکەین هەر وەکو ئەوەیە کە شەڕ بکەین چکە ئەو مەرجانەی ئەوان داوایەکەن بە نەتیجە و مەبەسیەوە بوو پێشتر تەجربەیەوەیان هەیە بەرامبەر لیبیا و بەرامبەر حکوومەتی عێراقی ڕژێمی سەدام حوسێنیان کردووە بەڵام لە حاڵدا ئێستا ئەو هەموو هێزگەلەی کە واشنگتۆن یا ئەمریکا هێناوێتە ناوچەکە بە پێی هەندێ ئامار لە 140 بۆ 150 هێزی ئاسمانی فڕۆکەوانی ئەمریکا لە خۆرڵاتی ناوەڕاستە و هەموو کەشتە زەبەلاحەکانی کە خەرجی هەر کامێکیان هەر وەختێکیش ئەم هێزانە جوڵێنرا بن ئاماژە بووە بۆ هەڵگرساندنی جەنگ و شەڕی بۆیە قسەکەەوەیە کە ئەو دانووسانانەی ئەمڕۆ لە هەر حاڵدا چەنە ئاماژەیەک بن بۆ سازش و ڕێکەوتن ئەوە نەش ئاماژەن بۆ شەڕ و جەنگ جا ئەگەر ئەم ڕێکەوتنەش نەبێ تاحسیل حاصلە کە ئەبێ ئەم شەڕە لە نێوان واشنگتۆن و تارانە لە داهاتووش هەبێ هەڕوودا لەبەرچی لەبەرەوە قۆناغە ڕەنگە شەڕەکە تەخیر بکە تەخیریکە لەبەرەوە یەکیانەوەیە کە ئێران لە ماوەی 11 ساڵی ڕابردوو التیزامی نەکردو بۆ ڕێکەوتنانەوە لەگەڵ نە لەگەڵ گروپی بەرجام پێنجایدیەک نە لەگەڵ ڕێکەوتنەکانی ئەمریکا و تاران بۆ کەمکردنەوەی پیتانی یۆرانیۆم بۆ دەسەڵگرتن لە چەکی ناوەکی بۆ داخستنی بنکەکانی و بۆ درێژ
ئەوە یەک دووەم ئوستاز ئەم هەژمونەی ئەمریکا ئەم هێزکۆکردنەوەی لە خۆڕەڵاتی ناوەڕاست وابەستگی هەیە بە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر و 7 ئۆکتۆبر پرۆسەیەکە ئەبێت تەواو بێ بە تایبەتی کە مەبەستیان تێکشکانی هیلالی شیعیە و لەگەڵەوە شاوستاد ئێستا ئیسرائیل دەور و نەخشی گەورەی هەیە لەوەی کە ئەبێ پرۆسەی ئەجێندای 7 ئۆکتۆبر کە لە بەرنمەیەتی تەواو بکرێ بۆیە ئەم شەڕە بە نظری من لە ئێستاشە لە ئەم دانووسانانی ئەمڕۆ ئەگەر ئاکامێکیشی هەبێ کەوا پێچێ ئێران هەڕەشەکانی ڕێکەوتن نزیکە وا دیارە ئێرانی هەڕەشەکانی ئەمریکا بەجددی وەرگتووە بەراورد بە هەڕەشەکانی پێشوو جیاوازترە بۆیە سازش وە سازشەکەش لەسەرەوە و لە هەر حاڵدا ئوستاز ئەگەر ئەم شەڕزانی کاک ئەنوەر ینی داواکاریە بنەڕەتیەکانی ئەمریکا لە ئێران بکۆڵێ داواکاری ناممکن و قورسە مثلەن دەبێ واز لە پرسی ئەتۆمی بێنێ واز لە گروپە هاوپەیمانەکانی بێنێ لە ناوچەکە ئەوەی پێوترە پرۆکسیەکانی ئێران و واز لە پەرەپێدانی موشکی بالستیش بێنێ ئەگەر ئێران بەم داواکاریانەی ئەمریکا ڕازی بێت ئەمەش هەر خۆی ئیتیحار نییە جۆرێک نییە لە خۆ منیژوتم خامنەی لە نیشتەکانی پێشووتریشە هەرەوەی وتەر بووە شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل ئێرانیش ڕوویدا ڕاستە بەڵام ئستاس وەختێک کە بابەتەکە هێزە وەختێک کە گەل لە کۆمەکەیەکی نێودەوڵەتی و ناوچەیە لەسەر تاران جگە لە سازش و ملدان و هەڵسکردنی ئاڵای سپی هەلێکی تری هەیە شەڕی ئێران دەبێت تەسلیم بێت ئەبێ ئاڵای سپی هەڵکە حالێکی ترینی یەک دوو ڕێگا هەیە یا شەڕ یانەوەی کەوەی کە جێبەجێکردنی داواکانی ئەمریکا و بە هەر حاڵ کامیان هەڵدەبژێت بوتم من ئوستاز بە پێی منطق ئەبێ ئێرانەوە هەڵبژێرێکە سازش بکە و شەڕ نکات چکە لە ژەر ئەم شەڕە نابەرابەرە بۆیە هیوادارم کار شەڕی ژوو نەدا بەڵام لە حاڵدا ئەم شەڕە ئەگەر ئێستاش ئێران سازش بکە بە نظری من لەم ڕێکوتنی ئەم ڕۆژە بلدا بۆ داواکانی ئەمریکا و پێکبێن لە داهاتووە ئەم شەڕە لە منطقەکەیە ئەگەری دروستبوونی ینی زۆر باشە دروستە زۆر باشە کاک دکتۆر تێگەشتنی جەنابتان لەسەر ئەم پرسە چییە پێتان وایە ئەمریکا و ئێران دەگەنە ڕێکەوتن یاخۆت ئەم ئامادەکاریە سەربازیانی ئەمریکا ئەم هێزەی کە هێناوێت یەکەنداوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەبێ هێرش بۆ سەر ئێران ناگەڕێنەوە ترامپ وتیەتی ئەمە بەزانی شوانەوە ینی بە تەسریحێکی ترامپ وتی بۆچی ئەمانە ئەم هەموو هێزەم هێناوەتەوە و ناترسن جیاوازن عەقیدەیان جیاوازە ئێران کە چەند کەسێک لیان بکوژرێتەوە ئەوان بە شەهیدی اعتبار دانین بە قووەتتری ئەبن 10,000 کەس شەهید ببێ لە ئێران نظامی سیاسەکەی بە قووەتتر ئەبێ 100 کەس لە ئەمریکەکان بکوژرێتەوە وەزعی ئەمریکا تێکەچێت جیاوازە جیاوازێکی زۆرە اینجا ئێرانیش ئیمکانیاتی هەیە بڵێ ئەم هەموو هێزە کۆبۆتەوە بەڵام ئیمڕۆ ئێران بەتەنیا نییە ئەمە تورکیا لەگەڵایەتی ئەوە مەملەکەی عەرەبی سعودی لەگەڵایەتی ئەوە قەتەر لەگەڵایەتی ئەوە عومان لەگەڵایەتی نایەڵن خۆ مەسەلەوە نییە خۆشەویستیەکە لە سیاسەت و قەتەر ئەوانەی کە جەنابەت ناوت هێنا دژی ئەمریکا شەڕ دەکەن لە بەرخاتری ئێران نەک مەسەلەی دژ کاکە من باسی دژ ناکەم باسی وەسیلەی دیبلۆماسی و نەهێشتنی ئەم شەڕە ڕووبا ئینجا سین لەولا رووسیا لەولایە مەساڵەحە کاکە ئیمڕۆ شەڕی ئاو سەیتەرە بکەن بەسەر دەریا و دەرگاکانی جەنابەت پێت وایە ئەو شەڕە ڕوو نادا تا ئێستانە تا ئیمڕۆ کە قساگەین باوەڕ ناکەم ئەم شەڕە ڕووبا لەوە چێ ئەگەر مۆزوعەکە معەقەدتر بووە لەوە چێ لێدانێکی مەحدود بێ بەڵام ئەم لێدانە مەحدودە ئەگەر ئەنجامی نەبێ و ئەنجامەکەشی ئەوەیە ئێمە بێ دوشتی جیا بکەینەوە صهیۆنیەت کەواتە ئیسرائیل نظامی سیاسی لە ئێران بڕوخێ ئەمریکاش نایەوێت نظام سیاسەکە بڕوخە چونکە ئەزانێ کە دوای ڕوخاندنی نظامی سیاسی ئاسەوارەکەی بوومەلەرزەکە ئەگەڕێتەوە بۆ وڵاتەکانی تر کەەوە ئانە مستەفیدن ئەمریکا مستەفیدە بێ بە ئیستقراری ئەم وڵاتانە وەکو وڵاتی خەلیجەکانە وەکو تورکیا وەکو عێراق ئەمە هەمووی دەوروبەرەکەی ئێران تووشی زەرەرمەند دەبێت کەواتە نایانەوێ مشکلەیەکی تر مەلەفێکی تر هەڵبەنەوە باشە ئێران وەکوڵێ خواردنێکی ئاسان نابێت بۆ ئەمریکا خواردنی ئێران دەتوانێت شەڕی ئەمریکا بکات کاکە لە ڕووی
زمینی لەوری ینی ئێران ئەمریکا شەڕ ناکە لەسەر زەوی ینی هێزێک نایەنێ ئەوە مستحیلە اینجا ئێران 90 میلیۆنە 95 میلیۆنە 10,000 نازانم چەند هزار متری هەیە ئەمە مشکلەیەکی گەورەی هەیە ئەگەر وا بواە بۆچی شەڕی 12 ڕۆژ ئێران نشکاوە و نەیانتوانی بڵێن نظامی سیاسی لە ئێران بڕوخێنن ئەوانش بیرێکی واقعیەکەن ئەوانە بیری عاطفی ناکەن جۆربەی بەداخەوە کۆمەڵە تحلیلات هەیە و کۆمەڵە قسە هەیە لە ڕووی عاطفی و لە ڕووی قومی یا لە ڕووی دینی و عقائدی دروستە بێت بەڵام ئەمانە هێزێکی سیاسی بە بیری کردنی پراگماتیک بیرەکەنەوە چۆن بتوانین بڵێن سەرکەوتوو ببن بەبێ ئەوە زەرەری مادی و معنەوی و ئەمانە دەست پێکەم ئێرانیش نایەوێت شەڕ بەرامبەری ئەمریکا بکە ئێرانیش بێوێ اتفاقێکی دروستکە ئێرانیش ئەزانێت کە ئەم شەڕە دروست ببێتەوە هەرچی بڵێن طبعا ئێران زەرمەند دەبێت خۆمە واقعە لە شەڕی 12 ڕۆژ ئێران زەرمەند بوو و ئەمریکاش بە هەمان شێوە و هێزەکانی تریش ئەوانی زەرمەند بوون بۆچی نەیانتوانی هی بکەن بەڵام من ئەڵێم تا ئیمڕۆ شەڕ دروست نابێت تا مانگێکی تر تا 2 ساڵێکی تر شەڕمە نابێت زۆر باشە بەڕێز دکتۆر حەیدەر بەرزنجی چاودێری سیاسی دووبارە سپاس بۆ بەشداری جەنابتان و هەروەها بەڕێز بازگرتن و سەر سپاس بۆ بەشداری بەڕێزیشدا زۆر زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون ڕۆژەفم پێشکەشکردن هەر شاد